بینەر و بیسەرانی رادیۆ ڕوودا سڵاتان لەبێت ڕانێتان لەگەڵا لە بەرنامەی دکتۆر ئۆنلاین لە بابەتی ئەم بەرنامەیدا باسی فریاکەوتن و فریاگوزاری دەکەین. چه حاڵەتێک بە فریاکەوتن هەژمار دەکرێت و چ پێویستە بکەین کاتێک کە حاڵەتێکی لە ناکاو توشمان دەبێت. بۆ ئەمە بەستەش میوانی بەرنامەی ئەمڕۆم دکتۆر بێوار پیرەساڵی سەرۆکی پزیشکی نیشتەجێ خولا و نەخۆش کاگڕێبین دووبارە پزیشکانی نیشتەجێ خولاوی عازی دەدات. سڵاتان لێبێت بینەر و بیسەرانی رادیۆ ڕوودا و ڕانێتان لەگەڵا لە بەرنامەی دکتۆر ئۆنلاین لە بابەتی ئەم بەرنامەیدا باسی فریاگوزاری و فریاکەوتن دەکەین. چه حاڵەتێک بە فریاکەوتن هەژمار دەکرێت وە چ بکەین لەو کاتانەی کە تووشی ڕووداوێکی نەخوازراو یاخود لە ناکاو دەبین. بۆ ئەمە بەستەش میوانی بەرنامەی ئەمڕۆم دکتۆر بێوار پیرەساڵی سەرۆکی پزیشکانی نیشتەجێ خولاوی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات لەگەڵمانە. زۆر بەخێر بێ دکتۆر. زۆر سپاس ڕانی خان، سپاس بۆ مێندەریان. زۆر سپاس. دکتۆر ئەگەر بۆمان باس بکەیت حاڵەتێک بە فریاکەوتن هەژمار دەکرێت یاخود بە شێوەیەکی گشتی فریاگوزاری یان فریاکەوتن چیە لە ڕووی پزیشکیە؟ بڵێ هەر حاڵەتێک کە حاڵەتێکی کتوپڕ و لە ناکاو و پێشبینی نەکراو بێت کە مەترسی ڕاستەوخۆی لەسەر ژیانی نەخۆشەکە هەبێت کە بکەوێتە ژێر مەترسی ئەو ژیانی لەدەست بدە دەبێتە حاڵەتێکی فریاکەوتن و دەبێت فریاگوزاری سەرەتایی خێرای بۆ بکرێ یان هەر حاڵەتێکی دیکە کە ئەندام نەخۆشەکە وا لێ بکە ئەندامێکی جەستەی لەدەست بدا بۆ نمونە مەترسی وی لەسرە چاوی کوێر بێ یان لاقێکی ببڕێتەوە ئەوانە شەب دەبتە حاڵەتی فریاکەوتن دەبێت فریاکەوتنی خێرای بۆ بکرێ تاوەکو بە شێوەیەکی درێژخایەن تووشی کێشە نەبێت و هەم هەر وەک باسم کرد هەر کەسە نەخۆشەکە شەر نییە بەڵام ئیلا مەترسی مردنبی ئەتا مەسەل مەترسی پەکەوتە و ئەوانش بێ دەستدانی هەر بەشێک لە جستی. باشە دکتۆر یەکێک تووشی ڕووداوێکی نەخوازرا ڕووداوی هاتوچۆیان هەر ڕووداوێکی تر شتێکی بەسەر هات چی بکات لەو حاڵەتە؟ بەڵێ خۆی ئەمە پێڵێن تۆپ ئیمەرجنسی پێنج حاڵەتمان هەیە کە فریاکەوتنێکی زۆر خێرایان دەوێت بۆ نمونە یەکەمیان جەڵتەی دڵە سنگ ئێشانێکی زۆرە کە لەوانێ بداتە دەستەکانت لەوانێ بداتە پدووەکانت یان چەنەگەت ئەوانە وا دەکات مەترسی جەڵتەی دڵ لەسەر دەبی بە زووترین کات خۆت بگەینە فریاکەوتنەکان و حاڵەتی جەڵتەی مێشکمان هەیە کە حاڵەتی دووەمە ئەو حاڵەتی دووەم جەڵتەی مێشکمان هەیە کە لەوانەیە بەشێکی جەستت لاواز ببێ یان مەسەل بۆ نمونە لایەکی دەست و لاخەکانت لە کار کەوت بن یان لاواز ببن یان لایەکی دەمت خوار بوو بێ یان لایەکی چاوت خوار بوو بێ ئەوانە هەم حاڵەتی یان سەر ئێشەیەکی وەها توژوو بێ کە لە ژیان تووشی سەر ئێشێوانە بێ ئەوانە دەوانێت خوێنبەربوون و جەڵتەی مێشک مەترسی لەسرە یان قودانی شتێک کە ئەمە پێڵێن چۆکینگ وای کرد بێ بۆڕی هەناسە گیرا بێ ئەوە دەبی بە زووترین کات خۆت بگەینە هەست بە خنکان دەکات شتێکی خواردنێکە یان هەر منداڵ زۆر هەیە بەڵێ ئەوانە دواتر دێنە سەرەوەی کە منداڵ چ بکە و بستە چوێن دەر یەکەم شوێن دواتر حاڵەتی مثلەن بۆ نمونە ترافیکیەکانە بۆ نمونە هاتوو چۆیە شەڕە بەربوونەوە لە سەربانە بەربوونەوە یان خوێن بەربوونی مێشکە ئەوانە هەر نەخۆشێک بە نمونە کە سەری بە عەرز کرد لە خلالی مەسەلەن لە خۆی چوو یان سەرع لەیدا یانیش بۆ نمونە چەند جارێک ڕشاوە ئەوە دەبێت بێتە فریاکەوتن یان مەسەلەن حاڵەتێکی خوێن بەربوونێکی زۆرە چ لە دەرەوەی جەستەی دەبێت بە زووترین کار خوێنەکە ڕابژرێت و پاپەڕۆکی خایان بگرێت و بیهێنێتە نەخۆشخانە یاخود هەر خوێنبەربوونێکی ناوەکیشە کە زۆر زالەوانە هەستی پێ نەکرێ یان ژانێکی زۆر لە بەشی سک و ئەوانە دەکرێت بێتە خوێنبەربوونی ناوەکی. باش ئێستا یەکێکمان خوانەخواستە تووشێکی ڕووداوێکی مەترسیداری خود ناکاو پێش ئەوەی بگەیەنرێتە بەشی فریاگوزاری چی بکات ئەو کەسێک کە لەگەڵی چی بۆ بکات؟ بڵێ ئەگەر حاڵەتەکە ڕووداوی هاتووە ئەوانە بوو گواستنەوەکەی زۆر گرنگە. باشە ئەگەر تۆ زانیت ئەو کەسە هۆشی لەدەست نەداوە یان مەسەلەن وا قسەت لەگەڵ دەکە ئەگەر بەتەنیایی یان نازانی باریکێ ناو ساری بگەین نەخۆشخانەی دەستی لێ نەدەی باشترە چونکە لەوانەیە زەرەری پێ بدەیت لەوەی قازانجی بدەیت ئیشەکەت نەکرد با باشتر بڵان ئەگەر بە جوانی نەتینایەتە ناو سارێ لەوانەیە بۆ بە شێوازی هەڵگرتنی ئەو کە تۆ نەخۆشە وا بکە کە
کۆتایی بەژیانی بێت نەخۆشەکە لە دەست بدرێت بۆ نمونەکە نەخۆشەکە هەڵدەگری یەکەم شت سەلامەتی خۆت زۆر گرینگە سەلامەتی خۆت کە ئەو ئیشە دەکەی مەسەن نەخۆشێک دیتت لەناو ئاگرە نەخۆشەکە ئاگرەکە شتانە کوژانی تۆ بچی فریای نەخۆشەکە بکەی لەوان نەخۆشەکە ئۆڕێدی ینی ژیان لەدەستدابی و ئەچش بستە ینی یەکەم جار ئەوەی دوایەکەم سەلامەتی خۆت و داوای هاوکاری دەکەی لە هەمووی گرنگترە سەلامەت اینجا دەبیت چەند کەسانە کە من زۆر گرنگە ملی نەجوولێنن ئەگەر حاڵەتی هاتوچۆ ئەوانە بوون مل و سەری و ملی نەجوولێن ینی بەیەک بەش پشت و مل و شانەکانی نەجوولێتن دوسێ کەس بە یەک جار ینی هەڵی گرن و بیهان ناو سارەکە تاوەکو چکە دەماری زۆر گرنگ لێرە هەیە ئەگەر شکانێک بووبی ئەو دومارانە بچڕێن بەسای هەڵگرتنەکە ئەو کەسە لەوانەیە ژیان لەدەست بدەن و هەروە حاڵەتەکان دیکە کە حاڵەتی دیکەی مەسەرەن لەدەست هەناسە نەمان و کە دڵ لە دێلەدان دەکەوێتن ئەوە طبیعی هەر جەناب لە بەرنامەکەی جەنابتان چەندین بەرنامە لەسەر کراوە لەسەر مانی کنوشتیوە چۆنێتیکردنی بوژانەوەی دەستکردی دڵ CPR و ئەوانە کە 30,000 بە 2000 نامێت بتوانەوە تەفاسن دەی مانیکردن هەبی ئەوە بی بەڵام لە یوتیوب هەیە لە گوگل هەیە هەم کەسێک دەتوانێت فێرکاریانە بکات بیزیک لایف سپۆرتە دەتوانین لەسەر شقامەکە مەسەرەن لۆ نمونە کە دەبینی سەری بڵند دەکا و جێ لە هەناسە و تەمەشای سینگی دەکا کە دەبینی جوڵەی نەما و هەناسی نەما ئەوی نەما دەبێت دەست بە CPR کردم کە لە عوامی خۆیان پێ دەڵێن مەساجی دڵ ینی چونکە زۆر جار نەخۆش دێن فریاکەوتەکان لە ڕێ مەساجی دڵم لۆ کردێ دکتۆر ینی ئەوان ئەوهای پێدڵن ئەوە شتێکی زۆر باشە ئەگە بە شێوەیەکی ساینتیفیک بیکەی زانستیانە بیکەی ئەوە لەوانەیە ئەگەر ئەتوو ئەو شتت نەکرد لە خەسخان لەوان هیچی لۆ نەکرێ بەس ئەگە تۆ کردت لە ڕێی لەوان لە خەسخانە ڕزگار ببێت هەندێک جار سکیپ دەکرێت چکە لە ڕێی ئەوەندەت نەکرد لە خەسخانەکە بۆ دەگەڕێتەوە بزەوت زۆر میهمە باشە کاتێک کە ئەو شتانەمان بۆ نەخۆشەکە کرد چه حاڵەتێک هەژمار بکەین بۆ کە پەیوەندی بە 122 بکەین چه حاڵەتێکی فریاگوزاری هەژمار دەکرێت بۆ ئەوی ئەو پەیوەندی ئەنجام بدرێت پەیوەندی بە 122 طبعاً زۆر گرنگە 122 لە کاتی مثلەن ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن هەم کەسێک ئازادە تەلەفۆن 122 بکە هەتاوەکو 122 طبعاً ئەو کارمەندانی کە 122 شەو ڕۆژکار دەکەن شەو نخونی دەکەن خۆشیان ڕاهێنراوی دەستخۆشیەوە بۆ خۆشیان ڕاهێنراوی پزیشکین کە ئەوان دەگەنە حاڵەت شوێنی حاڵەتەکە ئەو شتانی ئەمە باسی دەکەن ئەوان هەمووی لۆ دەکەن دەگەی ئەو BLS-ەکانی لۆ دەکەن یان لۆ نمونە ئەسڵەن هەندێک جالەوانێ بگەنە شوێنی مەبەستەکان لە ماڵەوە تەلەفۆن لە 122 کردێت دێتن دڵێ ئەتوو تەواریت نایە ئەو شتش دەزانێت مێدیکال ترینەرن ینی ئەوان مێدیکال ترینەر ینی مەسەلەن ڕاهێنرای پزیشکین دەوراتیان دیتە فێرکراون چۆن دەکەن ناکەن کەسی زۆر باشە نگەڵە بۆ ئەگەر زانیت خۆت پێت ناکرێ لە گواستنەوەی نەخۆشەکە یان لە ئەوەی کە ئەوەت لەگەڵ نییە بەڵام هەندێک حاڵەت هەیە زۆر پشت نەبەستی بە 120 بۆ نمونە جەڵتەی دڵە بەسارێ خۆ بەسەر عیبهینە فرێت ئەوەندەی بتوانی بە زووتری بگەین باشە دکتۆر ئەگەر باسی فریاکەوتنەکانی یاخۆ تەواریەکانی هەولێر بکەین بە شێوەیەکی گشتی چەند فریاکەوتنمان هەیە و ئایا جیاوازیان هەیە یاخۆت مەسەلەن ئەگەر کەسێکی وامان هەبی چۆن نەخۆشەکە بزانیت یان ئەو نەفەری بزانێت بۆچێ بگوازرێتەوە طبیعی ئەمە 6 فریاکەوتمان هەیە لە پارێزگای هەولێر فریاکەوتنی ڕۆژهەڵات فریاکەوتنی ڕۆژئاوا فریاکەوتنی ناوەند فریاکەوتنی ئیمەرجنسی و فریاکەوتنی ئافرەتان و لەدایک بوون و فریاکەوتنی ڕاپەڕین طبیعی لە هەمویان دایڤەرستر لەو فریاکەوتنانە ڕۆژهەڵات و ڕۆژئاوان کە هەموو کەیسێک وەردەگرن لە کەیسی مەسەلەن لۆ نمونە کەیسی نەخوازراو یان کەیسی ئیمەرجنسی فریاکەوتن هیچ کەسێک ناگەڕێنەوە ئەوان دیکە خۆی نقطەکەیە لێرە دابشکرایە فیلدەکان لۆ نمونە گولە و سوستان دەستە ئیمەرجنسی باشە منداڵ ڕاپەڕین دەستە ڕاپەڕین ئەگە منداڵەکە مەسەن بەس کێش ئەوە هەناوی بی نەک حەوادث ڕۆژئاوا دووبارە یا مەسەرەن ئەگەر ژنێک ئافرەتێک حەملی هەبی تووشی کێشەیە و دەستە ئافرەتان و ناوەندیش باتنیەکان وەردەگری لە مێژنێ کرایەوە بە خۆی سنتەری کۆڕۆنا بۆ ئێستا بۆتەوە بە خۆشحاڵیەوە بە دەستخۆشیانە دەکەم ئەوانیش کە وەری دەگرن بەس لە هەموو شتێک بخۆ دەزای منطق جێقانون دەگرێتەوە ئەگەر ئەتوو لۆ نمونە زۆر نزیکی لە ڕۆژهەڵات گولەکت پێکەتیە معنی تو بچی ئیمەرجنسی دەگەی ئەتوو کە حاڵەتەکە زۆر لە ناکاو بوو چەند ئیمەرجنسی دەست گەیشتی بیرۆ ئەوەی نزیکترینە لێت بڕۆ فکر مەکەوە ئەوەندەر چونکە لە هەر تەواڕێکی ئەتوو ABC لۆ دەکرێت یعنی کە ئەو شتانێک کە پێویستن لۆ نمونە ئەو ڕۆژە مەسەلەن
چەند کەیسێک هات هەتا لە زۆر بەرباسی میدیاکان ئافرەتە بوو وازام مێردەکەی بە گولە کوشتبووی دوایش خۆی کوشتەوان ئەو ئافرەتە هاتە فریاکەوتنی ڕۆژهەڵات ئێمە خۆمان لەوێ بووین هات خۆی مرد بوو ینی ئەو نییە بڵێ کەیسەکە بڵێ وڵا بڕۆ ئیمەرجنسی بە خۆی بە مردێتی هاتەوێن دەر ئەو شتانە دەبی بەڵام مەسەلی منداڵ و ئافرەتان کە ئەگەر حملت هەیە یەکسەر بڕۆ ویلادە بەڕاستی یان مەسەرەن لە نمونە کێشەکەت ئافرەتانە بڕۆ ویلاتە ڕاپەڕین بۆ حەوادث نییە ئەو هەڵێ زۆر دەکرێت ئەوە ڕاپەڕین دونمە منداڵێک سارە لیدا ڕاپەڕینی ئەوە ڕاپەڕین چوەردەگری کەیسی حاڵەتی هەنا وەردەگری زکێشەیە تایە یان مەسەلەن هەر شتێک هەرچەند خەتەربی وەردەگری بەڵام حەوادث ترۆمە ئەو دەست دەبی بێتە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و هەموو شتێک بەڵام ئەوەکە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا زۆرترین ئەویان لەسەرە کە هەموو کەیسە وەردەگرن بەڵام دواتر لە بینی خۆیان کە کەیسەکە کوبڵێت جێگیر کرا هەندێک عملیات هەیە لە ڕۆژ ئاوا دەکرێن هەندێک عملیات مەسەڵەن عملیاتی نەشدەرگەری مێش لە ڕۆژ ئاوا دەکرێت لێرە چای یعنی هەموو شتە چیلۆ دەکرێت دێنە ڕۆژ ئاوا عملیاتێکی لێ بکرێت یان مەسەڵەن زۆر عملیات لەکنەمە لە ڕۆژهەڵات دەکرێت لەو وەختە دەربچی کە زۆر هەر چێندەر ئەوانە چارەسەری سەرتایە بۆ دەکەن ئەوی پێیان بکرێ و لۆی کێشە چوانێ بەس لە هەمووی مهمتر ئەوە چهان لێ نزیک بوو باشە باسی ڕۆلی پزیشک بکەین لەو فریاگوزاریانە مقیم بێ مقیم ئەقدەم یاخود پزیشکی پسپۆر وەکو باسی دەکەن پزیشکی نیشتەجێ خولاب یاخود پزیشکی نیشتەجێ دێرین نەخۆشێک هات بۆ نەخۆشخانە حاڵەتێکی لەناکاو بوو یەکەم کەس کە ئەو نەخۆشەی وەردەگیرێت لەلایەن چێ بەڵێ یەکەم کەس کە ئێستا ئێمە لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات بە سپاسەوە سیستەمێکی سەردەمیانەی WHO کە لەسەر گایدلاینی ئەوان دەڕۆین سڕف لەسەر گایدلاینی ئەوان دەڕۆین سیستەمی ترایجی پێ دەڵێن ئێمە بتوانین بۆمان باس بڵێ بەسەر چاو پزیشکانی نیشتەجێ خولاو یەکەم کەسن کە نەخۆش دەبینن یەکەم کەس نەخۆش دێتە هەلە دەرکەدێتە ژۆرێ پزیشکی نیشتەجێ خولاو لە بەرامبەرتە ئەو ئیش ئەرچی وانچیە پزیشکی نیشتەجێ خولان ئەو کەسانە لە فیلتر دەدەن ئایا ئەو کەیسە جێگیرە یان جێگیر نییە یان کەیسەکە ئیستیشاریە بۆ نمونە ئەگەر ئەو تراجی پێدەڵن ڕسێپشنی کۆن ئێستا پێدەڵن تراج کە مەسەن کەیسەکە وەردەگرون لە فیلتەری دەدەن ناوەکەی وایە کە ئەو کەیسە دەبینن حاڵەتەکەی جێگیر نییە ئەمە ڕێد زۆنمان هەیە ینی زۆنی سۆرمانەیە ئەو کەیسە باس حواڵەی زۆنی سۆر دەکەن کە لەوێ ئەو هەموو ئەو شتانی کە ئەو حاڵتانی کورتوپڕون لەنا ئەو دەرمانەیە کە دەی بە زووی وەربگیرێ و لەوێ وەردەگیرێن و پزیشکی نیشتەجێی دێرینی فریاکەوتن 24 کاتژمێر من لەوێن دەرە باشە کاتە 24 کاتژمێر پزیشکی نیشتەجێی فریاکەوتن لە ڕێد زۆنی پێدەڵن زۆنی سۆر هەر بەخۆی سۆر ناوەکەی عنی خەتەرەوە ئەو شتانەوە یانگە کەیسەکەشی کەیسەکی جێگیر بی یا مەسەلەن شاری بێ عەجەلە نیە ئەشێر نیە ئەو ڕۆژکە بخۆت زانین تەواوی لە بۆشتی نەکەپڕە پێ دەڵێ بڕۆ شارێکە نیشانە زیندیەکان لێ وەردەگری زەختە سوکەریە ئۆکسیجینیتی لێدانی دڵێتی ئەوانە ئەگەر زانیت باشە نەخۆشەکە دێنێت تەحمل بکە خۆ شتێکی وانە لەلایەکی دیکە ئەومان هەیە شتێک هەیە لەو بینێ پێم ئەوە پێ دەڵێن یەلۆ زۆن زۆنی زەرد زۆنی زەرد ئەوی کەتکەڵ پێکەنین مادە زۆنی زەرد ئەوە پێ دەڵێن زۆنی زەرد زۆنی زەرد چیە ئەو کەیسانەیە کە لە بینی ئیستیشاری و ڕێز زۆن ماینەوە باشە ئەوانە ئەو کەیسانە پێویستیان بەوەیە کە داخلی نەخۆشخانە بکرێن لە زێر چاودێری لەژێر چاودێری پزیشکەکان بمێنەوە ئەوانەی کە نەشتەرگریان بێ مەسەن لە نمونە دەڵێ بیانی نەشتەرگیر دەگرێت لێرە بمینەوە علاجەکانی وەردەگری بڵێ ئایان کەسێک هەیە مەسەن لە نمونە هەندێک حاڵەتی هەناوە ئەوانەیە جێگیری نەخۆشەکان بەس چارەسەری ئێستایان دەوێت باشە لەژێر چاودێری و چارەسەریان دەوێت لێ دەمینێنەوە غرفە شمانەی حەوادث بەس ئەو هەر ڕوودا دەستەوێندەر یعنی ئەو سیستەمی WHO بە تەواوەتی لە فریاکەوتنی ڕۆژهەڵات تەطبیق دەکرێت سیستەمەکەش زۆر باش ئەو هەروەها لەناو ئەو ڕۆڵی مقیم ئەقدەمەکانیش کە جەنابەت پرسیار کرد پزیشکانیش زیێ خولاب کێسەکان وەردەگرن و هەر تریتمنتێکی هەر عیلاجەکە مقیم ئەقدەمەکان دێنووسن پزیشکانی سوودی خلاو ئەوانیش جێبەجێ دەکەن و دەدەنە جەماع پرستارە بەڕێزەکان ئەوانیش ولیان دەدەن باش ئەدی پزیشکی پسپۆر لە چ کاتێک دەکرێت
بۆ نمونە ئێستا لە ئەوانی دیکە کە لە زۆنی زەردە بن لە یەڵۆ زۆن ئەوان ئەو نەخۆشانە پزیشکی نیشتزانی دێرین بێگومان ڕاستە ئەوان جارێ هێشتان نەبوونە پسپۆر بەڵام ئەکیت ئەو حاڵەتە ناکاوانە لە یەکەم ڕۆژی داوامیشیان بێ حاڵەتە ناکاوانە دەناسنەوە کە چ حاڵەتێک پسپۆری دەوێت یان ئێستا عملیاتی دەوێت یان پسپۆرە چی دەوێت کە علاجی لە موسێگە باتنی بیشتەکە یان هەر برانچە چیتکە هەر بۆ زانیاری 24 کاتژمێر لە ناو نەخۆشخانە پێ گوتمان فریاکەوتن هەیە نوێژەرگەری گشتی 24 کاتژمێر هەیە نیشتەجێ دێرین و هەروەها هەناو 24 کاتژمێر هەیە و شکانش 24 کاتژمێر هەیە ئەوان دیکەش تقریبا دەتوانن بڵێن 24 کاتژمێر هەیە بەس ئەوان کە برانچەکان دەتوانین تەلەفۆنیان لە بکەن 20 دقیقە نووس ساعات دێن لەوێن دەر کە دەزان حاڵەتێک هەیە زۆر مەسەڵەن خەتەرە و مەترسی دەسەژانێت تەلەفۆن و پسپۆرەکانیان دێن ئەوانش تەواز دێن باش هەر بڕیارێک دەدرێت بڕیارەکە لە دەست چێ دەبێت بڕیاری چی بۆ مەسەڵەن بۆ منە نەشتەرگەری بۆ نەخۆشێک دەکەڵێت ئەوە پسپۆر بڕیار دەدا ئەوان پزیشکی نێشتەجێ دێرین هەموو ئەوەکان زانیارەکان خردەکاتەوە پرێزیدنتی دەکات تەقدیم دەکات لە پسپۆرەکەی بەشەکە جراحی بوو یانی طبعا ئەوش بڕیاردا دەڵێ بەڵێ عملیات ساعت ئەوەندەوەندا ئەگەر تو پڕ بوو لەوانەیە مەسەڵەن جراحەکە هەر ڕاست دێتە خەستەخانە و لە ساڵی عملیاتەکەی زۆر باشە دکتۆر پرسیارێکی تر بۆ نمونە نەخۆشێکمان هەیە دکتۆرێک مناوبەی لەسەر هەبوو یاخود ئەو کات چاودێری دەکرد ئەو کاتێک کە مناوبەی یاخود ئەوەی تا دەبێت شفتەکەی تا دەبێت ئەو پزیشکی کە لە دوای ئەو پزیشکە بەڕێزە دێت چۆن دەتوانێت بزانێت چی پێویستە بۆی بکرێت یاخود چۆن لەگەڵی بەردەوام بێت بێگومان هەر نەخۆشێک کە داخلی فریاکەوتن دەبێت یەکەم شت دەبێت فایل دروستکە بەبێ فایل کەس داخل نابی ئەو فایلە هەموو شتێک دۆکومنت دەکرێت لە ئەلف تایە باش ئەی تو زەت هەموو شتێک دۆکومنت دەکرێت هەرچ تریتمنتە چی هەبی هەرچ علاجە چی دەرمانە چی هەبی هەرچ شتە چی لۆکرا هەر پزیشکێکی نیشتەجێ دێرین کە دێتن ئەوەی خۆی دەنووسی بڵا حەزی خۆی لەسەر ئەو نەخۆشەی دەنووسی و هەروەها ئەو مقیم مەسەلەن پزیشکی نیشتەجێ خولاوەکەش فایلەکە پڕ دەکاتەوە کە ئەو نەخۆشە لۆ داخل بووە نیشانەکانی چ بوونە و نیشانە زیندیکەکانی چۆن بووینە و نەخۆشی درێژخایەنەکانی چ بوونە و لە پشتۆش هەموو علاجەکانی لۆ دەنووسی و ئەو فەحسانەی ناردیتی هەمووی دەنووسی و ڕەوشی نەخۆشەکە دەنووسی و هەر پزیشکێکی نەچێ دێرینیش دێ بڵا حەزی خۆ لەسەر فایلەکە دەنووسی لە کاتی تەوابوونی هەر شفتێک هیچ پزیشکێک بەبێ ئەوێ ئیستیلامی هەموو کەیسەکانی ناوتەواری نەداتە پزیشکەکەی پاش خۆی ناتوانانی بڕوا دەمیشمێنێتەوە هەم پزیشکانی نیشتەجێ خولا ئەو کارە دەکەن هەم پزیشکانی نیشتەجێ دێرینیش هەر کاتێک کە دێنە تەواوی مەسەن ساعاتەشتی بیانی ئەو تەواو دەبێت یەکەش کە دێ هەشتی بیان توورێکی تەواو دەکەن لەسەر نەخۆشەکانی خۆیان هەمیان تێدەگەین ئەوەی وەرگرتیە ئەوەی مایە و ئەو زۆر جاریش مناقەشاتی علمی لە بینان ڕوودەدە لە مەسلحەتەکانی ئەم مناقەشەی بە لۆشتی باش یانی ئەو هابکەن باشترن و هابکەن باشترە کە پۆینتەشی زۆر ئیجابیە کە دوو پزیشک بڵێ ئەوەی لۆ بکەن باشتر ئەو باشتر لە مەسلحەتی نەخۆشەکەی زۆر باش باشە ڕۆلی دەرمانساز یاخود پەرستار ئەوانەی کە لە بەشی فریاگوزاری دەبن چییە؟ طبیعی ڕۆلی دەرمانساز لە فریاکەوتنەکان زیاتر لە ناو دەرمانخانەکان و دابینکردنی دەرمان و لە شوێنەکانی تر مەسەن لۆ نمونە لە عندایە و لە چاودێری چڕ و لە تابقەکانی دیکەش ڕۆلی دەرمانساز هەر کە دکتۆرەکان دێن توور دەکەن بەیانە پسپۆرەکان دەرمانەکان لەسەر تەبەڵەکەی دەنووسن لەسەر فایلەکە دەنووسن ئەو نەخۆش ئەو دەرمانانی پێویستە دەرمانسازەکان بە سوپاسەوە ئەوانیش دێن هەموو ئەو دەرمانانە دابین دەکەن زۆر جار لەوانەیە هەبی نەبی بەس هەر دابینی دەکەن لەوێندەر ڕۆلی پەرستارە بەڕێزەکان بەڕاستی ئێمە وەکو دەتوانم بڵم تیم وەرکینگ ینی تیم وەرکین پێکەوە ئیش دەکەن لەگە پەرستارەکان زۆر هاوکارین بەیەکەوە ئەوان ئەمە مساعدەمان دەکەن ئەوان مساعدەمان دەکەن لە زۆر شتێ ئیشێوان کانولە دانان و دەرمانەکان کە وەردەگرن و ئەو دەرمانانێک کە لە دەماری خوێن دەڕوە ئەوان علاجەکان دەکەن و متابعی مەسەن تەختیتی دڵ و ئەوانە دەکەن بە سوپاسەوە ئەمە شتەکان دەنووسین ئەوانیش دەینووسن بە سوپاس باشە زۆر زار دکتۆر ئێستازانیمان فریاگوزاری چیە و بەشی فریاکەوتن بابینە سەر خەڵکەکە خەڵک ئایا هوشدارە لەبەرەوەی چۆن مامەڵە لەگەڵ پزیشکان بکە یاخود پەرستارە یاخود هەر یەکێک لە بەشی فریاگوزاری زۆر جار لەوانەیە قەڵەباڵغی دروست بێت لە بەشی فریاکەوتن کە ئەوەش لەوانەیە لە مەسلحەتی نەخۆشەکە نەبێت زەرە بە نەخۆشەکە بگەینێت کات لە دکتۆرەکە دەبات بۆ ئەوی بتوانێت چارەسەری بکات تا چەند خەڵک هوشیارە لەو بوارە
بەڕاستی ئەمە نایم ئێستا وەکو هەندێک خەڵ مەسەن بڕژ بینێکی تاوا قسە لەسەر مۆزوعی بکەم لێم وەڵاهی ئەو میلەتە هەموو ئەوها ناوەڵاهی دەتوانم بڵێم یانی شەر وەکو خەڵک دەڵێن هەموو دکتۆرەکان خراپن ئەوهاش ناکەین هەندێک لە خەڵکی بەڕاستی خەڵکانێک هەنا زۆر باش و هاوکارن یعنی دەتوانم بڵێم بەشەکیان هەنا زۆر خەڵک هاوکارن زۆر باشن زۆر مسەقفن مثلەن تەوعی سەحیان مثلەن هۆشیاری تەندروستیان زۆر بڵندە لە کاتێکدا لەوانەشە شەهادەداریش نەبن و نەخوێندەواریش بن یعنی خوێندنیان نەکرد بێ زۆر هاوکارمانن کە بۆ شتێکی بەسیتی مثلەن شتێکی بەسیتیشیان لێ دەکەین 100,000 دەستخۆشی و خواحافیز و ئەوان دەکەن خۆ لەسەریشیان نێ تەمانەوە بەس واجبی خۆمان جێبگەیاندێ بەڵام مەقسەدم لە باشی خۆیانە بەڵام بەڕاستی بەشێکی دیکەش هەیە بەشێکی دیکەش هەیە ئەوان بەڕاستی هەندێک کێشەمان لۆ دروست دەکەن باشە ئەو بتوانانی مونەمان بۆ بینیوانی کە توشتان دەبن لۆ نمونە ئەو بەشێ کە بەشە باشەکەمان باس کرد بەشی خراپشمانە عادی ئەمە بەخۆت دەزانێت لە هەموو جۆر نەخۆشێکمان لۆ دێ لە هەموو نەتەوەیەکیش مەسەن کوردمان لێ دێ برا عەرەبەکانمان لە جنوب و ناوەڕاست دێن و برا سوورەکان و خەڵکانی ڕۆژ ئاوا دێن یان زۆرجار خەڵکانی مەسەلەن خەڵکانی باش و ڕۆژهەڵاتی ئاسیاش دێن نیپال و هیند و بەنگلادێش و ئەوانە دێن هەر لە هەمویان خەڵکی باش و خراپ هەیە دوێ مەشەکە بە عام باز دەکەین نەک باسی مەسەلەن بڵێم ئەوە زۆر گرینگە کە کەلیمەی فریاکەوتن ئەمە کات پێناسەمان کە لێ بداتەوە هەم خەڵکەکە ئەو پێناسەی بزانێ ئەو شتە زۆر میمە مەسەن لۆ نمونە کە بە نەخۆشێکمان گۆت جێگیرە لێمان تێبگە باشە هەندێکیان تێدەگەم بەڵام هەندێکیان بەڕاستی ئەو مەفهومیان نییە کە دەڵێم ڕاستە ئەمن تەواو حەقی دەدەمە نەخۆشی کە بەخۆی لەگەڵ مرافقی نەخۆشەکی دێ دڵی لەسەر نەخۆشەکەی خۆیتی خۆشی دەوێت لی دەترسێ لە حاڵەتێ بەڵام کە دکتۆر پزیشکە پێت دەڵێت جێگیرە پێویستە ئیسراحەت بکەیت بەڕاستی ئەگەر نەخۆشەکە جێگیر نەبی والله 100 پرسیارمان لێ بکە 100 پرسیار ئەم 200 وەڵامت دەدەمەوە بەخۆش حاڵی و دڵیشم لەگەڵ دڵتە و لێش تێدەگەم و دەزانم حاڵەتەکە ناچێگیرێ لەوان لە هەر کاتێک وەفات بکە بەخوای لەگەڵتم و 200 پرسیارشم لێ لە خزمەتش دامە بەڵام کە پێت دەڵێن حاڵەتەکە جێگیرە لەو نمونەکە باسی سیستەمی ترایج و ئۆشتانم کرد خەڵ نەخۆشەکە دێ پێ دەڵێ بڕۆ ئستشاری یان دەڕێ بڕۆ زۆنی زەرد کە حاڵەتە جێگیرەکان وەردەگری باشە دەستە ئێشاری شەرنی ئەتوو دەقە و سانیان دکتۆرەکە ببینی کە حاڵەتەکە جێگیرە هەم لە زۆنی زەردیش کە حاڵەتەکە جێگیرە پێویست نییە لە هیچ شوێنێکی دنیاش نییە ئەگەر حاڵەتەکە تەواڕی نەبی دکتۆر لە خلای دەقە و ساوانەی ببینی یعنی بەڕاستی دکتۆر دەدەقە چارێک تاخیر دەکەین دەکاتە گارەگار و نازانم چوو ئەوە نەخۆش کا دکتۆر لۆ نایەت و نازان هەزار قسەمان پێ دەڵێ و دەبینە پەنجەمۆری دەی بەمە ئەهلی لا أهليش كذي بات أهليش براسي الأهلي كذا يبيني عين مثلا بزيشكي كي نش زي ديريني فرياكا وتنكلوا عن دوينة لا ما خفر بي أورا الأهلي كي خفره فرقت شو هانيا بس لو يندر بالضبط لو اوكي سكل يندر بس چونك كذا استويندر 4 ساعات صار كتب سبورة كده مشكلينيا براسي زور بس ما عنده روجان مشكلينيا نظام له مشكلين تشك باري ده نظام دل ديار او ها باشتر لكاتك ده اما راني خان بعين أو كيسة أو دكا لسرمان دكاتة جارجان لزوني زركة جيجيرة كانا بيعني دوربي نخوش الشكبيتوا بتزلط يدل قناعات كراني خان لا فرياكوتنا كيما نخوش ده تجوري باشا أو إنما أو كوبيشتر دكتور باش نص ساعات أو أنا بيت ويندر بزيشكي شديد ديرين اللي متوازي ده كسكت بالأول مناكا كسكت بجانا ضل ديت الجوري باش أما توقعي زلطي ضل لكن باش لخلال يك 2 دقة أو نخوشة تخطيتي لو دكري باش حسابك 2 دقة 3 دقة تخطيتي لو دكري دكتورة كيف فرياكا وتزور زار نقلوية بيش أوي طبع بكري تخطيتك لسر تخطيتك تمشادك لسر تخطيتك تمشادك بزانا أو دبلتي بوي بزانتي بوك بس دمي خلك أوي تبقى أجل نخوش خدنا ناكاوي أما تسلو دكين بس كقول ناكاو نقولي ما تبقى بقول لسر تخطيتك تمشادك راس دزاني طبعا زين تمشادكين دبينك أو زلطي ضل ده باشا لخلاي 4-5 دقة لا زكاني هم لو دنوسي بس سريعي لا زكاني هم دداته زور به هذا زور الشيء هي لان شرح علاج بنوسي لا شش لنا مستشفى هبيان هذا شيء لنا بوكسي خومان لا بيش خومان هذا انا يقدو بستدربيني اويش او انا جرين كلين كان مان هي باشا هر يكسريش تليفون لبس سنتري ضلك سنتري ضلك لخلالي 5 دقائق دقيقه لقى سنتري ضلك اجر رازم عائله نخوشكش كرازي بون باشا
ڕاز دەنێردرێتە سەرەنتەری دڵ کەیس هەبووە قەستەری لێ کەیس هەبووە لەو دقی داخلی ڕۆژهڵات بووە پاش 50 دقه بە بەڵگە شەیتمان پاش 50 دقه قەستەرەکەشی تەواو کردیە هەموو شتی بۆ کرا هەموو شتی بۆ کرا بەس دەمێ خەڵک تێبگە ئەگەر حاڵەتەکە لە ناکابی ئەمە چ دەکەین بەس کە گوتمان جێگیرە عنی جێگیرە وەڵی ڕانی خان ئەو شتێک کە لێرە دەکرێتن بە هەموو قەنەعەتەوەی دڵم لە بۆ جەڵتەی دڵ لە ئەمریکای لە کەنەدای لە بەریتانیای لە ئەڵمانیای لە نەمسا لە دەوڵەتە ئەسکەندناڤیەکانش هەر ئەوها دەکرێت هەمان شتە علاج دەدرێت و قەستەری دڵ لە خلالی 50 دقیقە وەڵڵاهی لەوانەیە ڕیکۆردە چیش بی لە خلالی 50 قەستەر و باڵۆنیش تەواو بووە یەک کێشەی لەوانەیە ئەو کێشە علاقەی بە دکتۆری دانێ کێشەی لەوانەیە چکە قەستەر بەلاش نییە لێرە بەڵام دەتوانم بڵێم لە چاو ئەو شتێک کە لە چاو ئەوەی کە نەخۆشێک 100% لە مردن قوتار دەکەی بۆ ئەوەی کە نەخۆشێک لە 100% وا دەمری وای لێ دەکەی 100% ژیانێکی نۆرمال بژی 100 دەگەڕێتەوە بۆ ژیانی لەوانەیە 800 دلار بانەڵێن برێن پارەکە کەم لە کۆمنت قسەمان پێ منە پارەکە ناڵم کەمە بەڵام لە بۆ ئەو عملیەیە کە ئەتوو ژیانێکی نەخۆشێک ڕزگار بکەی ڕزەکەی پارەکە ئەو هانیە ئەو شتانێک کە دەکرێت لە کنەما ئەمە ئەو شتانی کە تەواڕی ئەمە زۆر بە ئەهمیێتەوە تەمەشای دەکەین یعنی قەت ئەو ناکەین مەسەن لۆ نمونە بەڵام ئێستا نەخۆش دێتن نەخۆش دێتن مەسەن ئەو نمونەکەم هیناوە کە شاریەکە بزەبت ئەو نمونە مەسەن کەیسەکێک ئەمە پێ دەڵێن جێگیرە جێگیرە بەڕاستی یعنی لە خلالی ئەگەر مەسەن ئەمە ئەو کەسانی جێگیرن پلانەکە کووە باشە کە دێن نەخۆشەکان دێنە وێندەر دەڵێن نیشانەکانی دەگرن هەندێک پرسیارمانە دەکەن بەسەرەوە طبعاً هەر نەخۆشە کە زۆربەی زۆری نەخۆشەکان ئەو باسی نیوەکەی دەکەم کە هەندێک ئەوەیە نیوە باشکەی ناکەم نەخۆش دێت لەوانێت 15 کەسی لەگەرمی دێتە لە زۆنی زەردا دانیش لەوێندەرن وڵی منداڵ زێرەوانەکان دەستی بەس دەست پاسۆنزدا منداڵیان بەس عنی بەڕاستی هەندێک کەسێ بە ئەوە دێنە ژۆرێ هەرێکۆ نای نەخۆشی دڵێ دانا زێرەوانەکان بێ ئەرچخوان هەڵدەستن بە زۆر جار لەوانەیە خەڵک بەیانەوەعی بێنە ژۆرە ئەوە زۆر دەدەری هێلو نەخۆشەکە ئەتوو یەکێک دەچی فایلی دروست دەکە یەکێک دەچی لەگەل عشعەکەی لە دەستا یەک دەچی نازانم دەرمانێکی لۆ دێنی دەچی دەرەکان عشعەکە ئەو دەرێ محەممەد لەکن تۆ دەرێ نالەکەم دەرێ علی لەکن تۆ نەرێنە ئازار لەکن تۆ نەئاکو عشعەکە بخۆت خۆش بەڕاستی باشعەکە بزر بوو ئەوە عملەکەی ئەو هینە بێجگە لەوەش 15 کەسن زۆر جار 10 کەس 15 کەس ئەوانە بە زووترین کار حاڵ دەکەن بە زێرەوانەکان بڕۆنی بەس هەندێک جار ئەو هالێ دێ قەرەباڵی زەختیش دروست دەبی یعنی ئەوە هاتیە 15 کەسی لەگەرە یەک دێن عینە سوال لێ دەکەنەوە کە لە کاتێکدا پێ دڵێن نەخۆشەکەت جێگیرە یعنی بەڕاستی ئەمن ئەو قسەی دەکەم معاناتی هەموو ئەوە چێ یعنی بەڕاستی هەموو مخیمە دەورەکانە مەسەلەن بەڕاستی وە دەزان ئەمە ڕۆبۆتین يعني لویان هەیە مەسەن ها سیری هەیە لە ئایفۆنەکەن توێ پرسیاری لێ بکەیت جواب بداتەوە ها تۆکی مەشین هەیە لە مۆڵەکان دەڵێ بم بە ئەو دوکانێ پێ دەڵێ ئەوها وەزای ئەوها دێنە پێش چاویان بەشەچیان بەڕاستی یعنی دێ لە دقەچی بەخۆی کە دێتە ژۆرێ ئەمە حەقۆیان منە پرسیارکەن بە بڵیان لۆ پڕ دەکەینەوە ساعاتی جارێک نیشانەکانی زەخت و سوکەری ئەوانە لەو کاتش لێیان هەیە بەڵام لۆ بینش لە بینە مەسەن ما بینە شۆتەن دێن مەسەرەن دەکەسی لەگەرە هەرێکە و دقی جارێک پرسیارەکە لێ دەکە پرسیارەکان دووبارەیە تەمان ئاگیان لێنی ئەو پرسیارێک کردیان لۆ بینەش یەکێک دێ دەرێ زەختەکەم بگرە مەمڕافکی نەخۆشەکە نازانێت تو دەنەخۆشتکەت هەیە لەوێندەر دەڵێ ئەمەش لێیان دەگرن تەمان ئەمە ئەرچی خۆمانە هەر کەسێک داواشتێکمانێک بە سوپاسۆ دەیان ینی بە دڵفراونێ وەری دەگرن دێم لۆ زەخت دەرێ وڵای ئەو نەخۆشەمە خەفەتم لۆی خوار هەزەکەم زەختم هەستا ئەوەش درۆ دەکەین هاتی دوایە دەچی مەسەن لۆ نمونە مثلەن هەموو شتەکانی لۆ دەکەی و هەست و ئالەکە 10 دووبارە کردەوە دەکەسی لەگەرە دانێریەوە باشە دانێریەوە ئەوە شتەکە بەتەن زۆر باز دەکەین لەگەڵ برادران وەختی زافیش هەیە ینی وەختی زافەکە چییە نەخۆشەکەت نردیتەوە باشە دو کەس دەگەڕێنەوە لەگەڵ نەخۆشەکە بەڕاستیمە دەڵێ علاجەکان هەم لۆ شەڕح کردیە ئەوە پاشنانی دەخوا ئەوە لە ماڵی ئەوە دکتۆر لە نووسە دێتەوە دەڵێت دکتۆر ئەوە پاشنانیان پێشنانی بەڕاستی زۆر معاناتمان هەیە یعنی ئەو خەڵکە حەزم لێ بزانن کە ئەو بەناوی هەمووانیش قسە دەکەم ئەو معاناتەمان هەیە خەڵک بزانی کە گوتمان نەخۆشەکەت جێگیرە هادەبەوە بەخوای جێگیرنی دووبارە دەکەمەوە جێگیر نەبی نەخۆشەکەت لەسەر مردنێبی هەزار سوال دەکرێت یعنی بە خۆشحاڵی و جواب بدەدەمەوە دڵیش دەدەمەوە بەس کە گوتم جێگیرە بەڕاستی مەجالێکمان بدێ
ئەمە مەجال بدەینە نەخۆشانەی ترکە نحن حەقی نەخۆشی دیکە بخۆین ئەو بەڕاستی ئەو هەموو هاتنە ژۆرەیە بەڕاستی ئەم نمونەکەم هیناوە بەڕاستی ڕوودەدا ڕۆژانە ڕوودەدا دێتن مەسەن ئەشعە بزر دەبی دەرمان بزر دەبی کەس نازانی مەسەڵ دەبێت شتەکان هەموو بێت بزەوت یان یەکێک جێ خۆیان گۆڕیان شۆچی شفتیان کردی مەسەن ئەوەی درایە ئەمە خەتمان لەدایە دەوڵای نەدرایێتێ لە خۆڕا دەێن نەدرایێتی کە لێرەش نەبووە مەڕاستی ئەگەر نەخۆشەکە یەک کەس یان دوو کەس مەگزیمەم لەگەڵیبی زۆر مساعدەمان دەکەن و ئەوەش زۆر کەشەش هەیە کە مرافقەکان لەسەرمە لەسەر دکتۆرەکان دەیشکێنەوە یان قسەمان پێ دەڵن هاوار دەکەن و ئەوانە ئیشی منە بەڕاستی حەزم لێ بزانن مەسەن لە نمونە دەرمانێک لە سەیدەلێن یان لە نمونە مەسەلەن دکتۆر کانیولەکەم بۆ دانێ یان دکتۆر کانیولەکەم لۆ دانەکان لە ئیشی پەرستارە بەڕێزەکانە بخۆشحاڵەوە ئیشێکی زۆر پیرۆزیانە ئیشی منە یا مەسەن کانیولەیان ئەوە زۆر شتێ مەشاکلی ئیداریە دێن هەموو قسەمان پێ دەڵێن و ئەوە لۆ ئەو های ئەو لەو هەیە بەڕاستی ئیدارە عادی دکتۆرینە ئەوەی دکتۆر لەسەری بی ئەوەیە کە ئەو شتانی کە عادی پێویستە بە پزیکلۆت بکە هیوادارم ئەو خەڵکە میدیاکانی زۆر جەخت لەسەوە بکەنەوە بەڕاستی ڕاست دەستان خۆش بکەوە بەرنامێتان کرد خەڵک بزانی کە حاڵەتی ناجێگیر و جێگیر لێک جوداکاتەوە کە گوتت جێگیرە ئۆن دەستاف و پزیشکان بێزار نەکات چونکە بێزارێکی نییە بێزارینە لۆمە بەس ئەمەوە دەکات نێک نەخۆشەشی دیکە مز بکەین ینی ئەیمال بکەین لەوانشتە چی لێبێ بڵێ باشە دکتۆر باسی ئەوەت کرد کە لەوانەی هەندێک زار کۆمەڵە پشکنینێک دەکرێت بۆ ئەو نەخۆشەی کە دێت بۆ نمونە باسی ئەوەت کرد تەختیری دڵی بۆ دەکرێت لە کاتیەوەی هەز بکەیت کە جەڵتەی هەیە ئەو پشکنینان هیچ شتێکی دیاریکراو هەیە بڵێن پشکنینی خوێن بۆ هەموو نەخۆشەکان بکرێت یاخود کۆمەڵە شتێکی دیاریکراو کە وەکو ڕۆتینێک بەکاربینن نەخێر بخۆی هەموو پشکنێک بۆ هەموو کەسێک ناکرێت حەسەب حاڵەتە بۆ نمونە ئەوانەی کە CBC لە بۆ زۆر بەیان دەکرێت لەوانەیە عندك فحص لبيش عملياتي مجبورة بكري دبي يعني إجباري بكري أو أنا دكرين وهروها عندك حالتش هي مثلا لون منا حسب نخوشك مثلا بتصير أورك داخل بو لو ذاك مثلا كس جنزك بيت نوسينج إيشين نبيت ولا برشتش كاد بين تختيتي لوناكين يعني كات بيوزناك لا لا هم فحص لهم كسك بكريتن لا حسب حالتك مثلا أو اللي وردقري هستري اللي وردقري مثلا تكو لوها تخصخانة ولونه حسب هستري علاجه كان لو فحصی لۆ دەنێری و بڵێ باشە دکتۆر شتێکی تر هەیە ئەو کاتێککە نەخۆشێک دێت بە خۆی بێتن یاخۆت دەوروبەرەکەی هیچ وەرەقەی گان شتێکی پێبڕ دەکرێتەوە لە ڕووی یاساییەوە ئەو مامەڵانەی کە لەگەڵ دەکرێت چۆن دەبێت بڵێ بێگومان هەر حاڵەتێک کە پۆلیسی بێ باشە ئەوە دەبی بە ئیجباری دەبی پۆلیس پێپەری هەبی أو جل مثلا حادثة سيارة بيان مثلا من ضالك هاتي دل بربيتو لماله نا بوليس أما ويدا كين تقرير طبي دا كين تقول له أنا برنامجتو باليان دابي ما نازانين راسا يا مثلا كاتي كم زار بزيشكا كإيش خوي بودكا بز إيش خوي بودكا دوايا كسر تقرير طبي لدا ودكا لو يبردكاتو زور حالته مثلا قبل فيزيكال أبيوز بوا يا مثلا لو أنا تحرش جنسي بنخوش كرابي قلت يا ولا قبرك بشراتي كذا كاتي كما تقرير كده نسين بينوانية بس ما قرارنا دين وقت بس دنوسين مثلا أو إيش فلان زي الشين بيتو فلان السور بيتو لدينا محقق عدلي أو تحقيق ذكاء بس هر حالاتك بوليسي به يعني مثلا يك كديد الله عندك حبي خوار دي لبو محاولة خوكش نوشنا هر تقرير بوليسي ده كين هر حالاتك بوليسي بدعم بيتن بربونة وبيتن مثلا يك أو بي مثلا هرشتك بيتن بويدنوس تقرير بوليس بس أجاك ما ناي بيو شكايات هبي أي أجر لخوينا بيبون منا لوش خوي تسوبي ياخد أو بيت تون معاملة لقال أو كسر لكن ياخد بتنيا هات بيت أو ياساك هي للبرلمان أو قرار ده أجر نخوشك يعني كسر بتنيا هات أجاي لخونا بو بزيش كيلو يبريار ده هرتش كيلو يبكاتن وهي كسك هبو نخوشي دروني هبو هلا ياسای برلمانی کوردستانە نەخۆشی درونی هەبوو و کەسیشی لەگەڵ نەبوو نەخۆشەکە ئاگاشی لە خۆ بەز نەخۆش دەرو نەبوو پزیشکەکە لۆی هەیە بەخۆی قەرارەتی لۆ بکە بەڵام مەگەر عایلە نەخۆشی بە هەموو شتەکان بە ڕەزامەندی دەبی و هەروەها مەسەن لە نمونە هەر علاج هەشتێکی بکەن مەسەن سۆندەی میزە دادەنێن یان مەسەن سۆندەی کەپووە لە بۆ معایدەی دادەنێن ئەوانە هەموو بە ڕەزامەندی دەبی و ئەگەر ویستیان نەیکەین پەنجەم وەردەکەن و يعني همش تكان برزامان دي بس أجر كسك بتني هاد لخوي نبو دكتورة كلو هي اللي جاتي عائلك قرار ده أجر اشتكى زور بيزبو كجاني وكسر رزقك بزور باشا بيجيش كشتوش مشكلة نبي أجر اشتكى نزاحتينينا سو قانوني برلمان باشا يعني كوات قانون أجر لخويني أو بتني هاتي أو كاتك أو شتاني كبي يستبون خوشة كتان كردو لحالتي درتو كابلين في الياغوزاريا
کەی دیسچارجەکە یاخود دەردەکری لە نەخۆشخانە یاخود چۆن بڕیادەدرێت ئەوە پێویستی بەمانەوەی یاخود پێویستی بۆیە کە تا بنێردێتە ماڵەوە. طبعا او حالتانی که دلم جانا لجیر مترسیم اوانه دستن زونی سور کلوی هندک باشتر من دستن زونی زرد باشه لزونی زردش او پزشکی مثلا پزشکی هناوا پزشکی نشترگری کشتیا و کی زانی که او نخوشه لون من اگر نشترگری بی او دهلتو اگر زانی نشترگری ناوی کیسه که بو استشاری باشه مثلا ورقه استشاری لودك هندك زهر بطايع علاج عندك دسنو حتى علاج مالش يعني لودنسن بس هندك زهر دزان بيويس ناكل الطوارئ بميتوا ورقه شي لودا كاين اما كبس استشاري رزقاري يعني زموري كبزشكي باسبور داشته بياني بيساحت يعني كان جوستي حالتك لنا كاونيا حالتك لنا كاونيا نوك مثلا او كيساني ك زاري وكو اواني كدرن استشاريتي مثلا زاري نخوش ساعات شويه دي الدكتور دومانغ اوبن زيم ديش بخوا روجانا ديبين اوني لو انا زنار بيبكي نو بزانيم برابر بس براستي هو نخوش دل سيمانغا دل دومانغ سيمانغا ساعات شويه بدي بيت الطوارئ قالوا دل شرحي طوارئ زور مهمه لبو خلشي كبزان طوارئ لبوتيا يعني تو يا مثلا ساعات دوش جنا لا سينيوراني دل سيمانغا بشتم ديش او انا استشارينا بس اگر او باش باش دزاني بس او باش كنازان يعني او هان لو شرح بكري تبكن كان او دا كان ولا استوى كان لو زور كم دبتو لسريو هم دوما زور اسانت دبي خدمتي نخوشي مستحقين زور باشا اي تكاتك برياردي كان خوشك بمينت بيويز دكات كداخل بكريتنا من الخوشخانه كيسك او كيساني كا ما يجي باش للطوارئ نتوان را مثلا يعني كل حالته كان سخته او انعاش معناها اي سي يو ار سي يو معناها باشا اي مثلا او سي سي يو معناها اي سي يو او انا ك تعوديري تصري عنده ار سي يو او انا ك لسي تعوديري تصري سي عنده سي سي يو انا تعوديري تصري ضل عنده لو انا اجر او حالتنا بس زور زار لو انا كي شو ما بتزينه مني لقاوشه كاني ايسو بس لا زوني سور دمينينو او انا دمينينو مثلا حتى اوي دمينينو اوقات تزيغير دبن اوقات حتى اوقات تزيغير دبن او جنده تنسري اگر زاني يعني تزيغير نبون دانيرنا طابقي مثلا اي سي يو ار سي يو او انا عنايه مركزه بيدلن يعني مركزش ان شاء الله تساعدتو يعني هندك زار وفات دكن او باشا دكتور دست خوش بي كاتك باش يوي كردو برسيارانا والله بدينوا دست خوش بي بو برنامجك تاوكو برنامجي كتير بديداتان شاده بينوا خواتان لقل